سڵاوم کاتتان شاد بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشنی دەنگی ئەمریکا کە لە کەناڵی NRT شەوە پێشکەش دەکرێت. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم دەخیلی شەمۆ میوانداری ئەم بەرنامەیین. جامەژی سڵاوێن گەرم دە بەرنەما ئیرۆدا پارێزەرین سەرۆکی بەرێ داخوازە دەستەیەک سەربەخواتی کەندە لێکۆلیناندا لەسەر بەڵگەی نەپەنی FBI د مالاویدا گرتنە. ئیکەتیا ئەوروپی دیبێژا و پڕانیا لایەنی ڕێکەتنە ناڤوکیا ئیرانی هەفبیرن لەگەڵ پێشنیازە وان ji بۆ vejandina wê ڕێکەتنی و تورکیا دibêje ew dê bê şert û merj danûstandinan bi hikûmeta Sûrî re bike. و دادگای فێدراڵی عێراق کارەکانی خۆی بە فەرمی ڕادەگرێت و سەرۆکوەزیری وڵاتەکەش گەشتەکەی بۆ میسر کورد دەکاتەوە و دەگەڕێتەوە بەغدا. زانیاری زیاتر لەم بەرنامەیەدا ببینن. سەرۆکی بەری ئەمریکا دۆنالد ترامپ بە لێکۆلینên دادgeha federalî di dokûmentên nepênî de ku FBI di malawî da girtina qayîl nabe û daxwaza desteyeka serbixwe dike ji bo lêkolînan Trump got ew bi serdagirtin ne li gora bihayên Amerîka bûn. Şevîdî Wezareta Dadê bersiv da. Salih Demîcer bi meraya rastexwe ji bo hûrkariyan Salih tiştên nû çi heye؟ بله دخیل جبلی او تشت داخوازی که ترامپ کری جبو او کوی بناف کری ماستر که تایبت که باوی کی تایبت ام بیشن نه اوای کی گریدای یعنی باوی کی ام بیشن سربخوا و لگرینات و درباره ده بکه آلیگرین ترامپ و هند دزگین مدیا یجی بحثوای که دکن که دوی او ifade نویسکیا وزارت داده حکومت امریکایی که دوی وره بلاف کرن و خلق ببینه که او چه دوی درباره ده بیه که ام وی راپورتی تماشا کن. پسپور دبیجن شر یاسایی داوی ترامپ ایریشک نویه لسر لگرینا فدرال لی یک تشت ده بسدان بلگی نپنیین کود دست ترامپ ده هاتن دیتن نگوهرینه. لگور نیویورک تایمز برفرهی نوین لگرینا FBI یا مارالوگو نشان دادن که دونالد ترامپ 300 بلگی نپنی لجم خواهشتن پشتی که جکوشکا سپیدر کت. نیویورک تایمز هر وها بهرگلی دیار دکه چاوا وزارت داده او بشن بلگیان وگراندن به کوما یکما بلگین که دمها چله ده هاتن وگراندن. هجمار زده یا متریال هستار که جاره یکم هاتن دیتن او نیویورک تایمز دبیجه بون صدما دست پیکرنا لیگرینا FBI. در راپورت ده هر وها تیگوتن که ترامپ سالا بوری بخواه صندوق تاقی کرن بری کوان را دست بکه. 300 روپل هون دزانن تنه چند پلین جرزمین ده خانیه که پراوه یه وکری ده او نجه کتوت خوازی وان بلگان لی بشه. نها ترامپ دخوازنامه که پیشکش دکه جبو ماستره که تایبت وکو بناو دکه که چاودیری متریال دست سرکری بکه. اف حولکه که مروف به رنگ که دومان بها و جناف مشینه. پسپور نیاسایی دبیجن داخوازا نویا ترامپ دبه تکتیکه که درنگ خستنه به. او کریاره که جبو تک برنه و جبو گهارتنا مجاره و گرتنا پیشیا آشکرا کرنا که اوه به تایبتی جسرو که بره را نعالی کار بن. ترامپ لگرینا FBI نرواد بینه لی وزارت داده دبیجه دادگه که فدرالی دستور لگرین دایه او رواکرن دی ifade نویسکی دن نها بویه ناوند شرکی یاسایی دن تیچاوره کرن که دادوره کی فدرال و هفته بریاره که لسر بلاف کرنا بشین و ifade مورکری بده. بله وزارت داده حتی رجا پیشمه هیا که او ام ببیجن ادت کردن پیشنیارکری لسر ifade نویسکیا وزارت بکه و درباره دجی دادوره کی فدرالی ام دزانن که وان او ifade یعنی او ادت کردن پیشنیارکری بنره اگر بین بلاف کردن نیم بلاف یا نیم بلاف کردن و درباره ده اگر وره بلاف کردن نه بلاف کردن و درباره ده او دبیجه دبکو ادت کردن وان بهلك او ifade بواته بمینه. باشا صالح چما دادگه ناخوازه و ifade اشکره بکه یعنی ام زانن او لگوراوینا او وان بسر مالا ترامپ دا گرتبو. بله دخیل ام دزانن که دادوری فلوریدای بروس راینهارد که بخوا فرمان لگرینا FBI بو مالا ترامپ یعنی مارالاگو لفلوریدای دا او دبیجه اگر او ifade با اوای کی تمام یعنی وکو رشنویسا هی
بنگه و تفدا ورا بلاف کرن و رنگ و دمه رنگ ناف نتیده هبن او ناوا رنگ کوبن ورن بلاف کرن لسر ام ببجن راگهاندن لسر مدیا جواکی و دمه گفان لسر جیانا وان بسپینن اگر او ادت کریجی شبه لگور کو وزارت داده لسر کار دیکه یعنی او ifade نویسکی ورا ادت کرن و دمه رنگ کو دادوار وکما گوت بریاری بده کو او ایدی بیواته ورا بلاف کرن جبر کو او تشتن بنگهینن کو ریدایی وی کو فرمانا لیگرین بده کو هنه کی بیواته بهلن جبر وی که او دبیجه رنگ مترسی لسر جیانا هنکسان ها بجبر وی ناخواز بلاف سال مزانج کو هندك دزگه راگهاندن جدا خواست کنه کو وینا بلاوا بکن او دا خواست کنه گل کی سپاس خوش لیز چێنی کۆماری نوێنەری وایۆمینگ کە هەفتەیە ڕابردوو لە هەڵبژاردننی بەرای کۆماریەکان دۆڕا و ڕەخنەگری سەرۆکی پێشوو دانەڵد ترامپە لە ئێستادا کۆماری و دیموکراتەکانیش چاویان لەسەر هەنگاوی داهاتوویەتی. دوای ئەوەی لیز چێنی نوێنەری کۆماریەکان ئەوەی ڕەخنەگرە لە سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ کێبڕکەی بەرایی لە وایۆمینگ دۆڕان لیز چێنی گوتی ئەو وا ڕێکخراوێکی سیاسی دروست دەکات بۆ ڕاگررتنی ترامپ و ئەوانی دیکە ئەوانەی بە نەکۆڵیکارانی هەڵبژاردن لە بردنەوەی هەڵبژاردنەکان ناویان دەبات. We have no chance at winning elections if we are in a position where ئێمە دەرفەتی بردنەوەمان لە هەڵبژاردنەکاندا نابێت ئەگەر ئێمە لە پێگەیەکدا بین کە تێیدا پارتەکەمان دەستبەرداری پرینسیپەکان و بەهاکانی بوو بێت هەروەها دەستبەرداری دڵسۆزیە بنەڕەتیەکانی دەستوری بوو بێت. And I think that's really dangerous for a whole bunch of reasons. ترامپ ئەوەی بە ئەندازەیەکی زۆر پێشبینی دەکرێت لە ساڵی 2024دا دووبارە خۆی بۆ سەرۆکایەتی بربژار بکات. ترامپ پشتیوانی لە هاریەت هێگمن ڕکەبەری لیز چێنی دەکات ئەوەی بە پتل لە ڕێژەی لە سەدا 30 خاڵ بەسەر لیز چێنیدا سەرکەوت. ئەنجامەکانی پێشبڕکێکە بە پیشاندانی پشتیوانی گەورە لە نێوان کۆماریەکان بۆ ترامپ تێی دەڕواندرێت. من هەر خۆم بە تەنیا ئەمەم نەکرد ئاشکرایە ئێمە هەمومان زۆر سپاسگوزاری سەرۆک ترامپ دەبین ئەوەی دان بەوەدا دەنێ کە وایۆمینگ تەنها یەک نوێنەری بۆ کۆنگرس هەیە و دەبێ ئێمە سوودی لێوەرگرین. پشتیوانی ڕوون و نەگۆڕی ترامپ هەر لە سەرەتاوە ئێمەی گەیاندە ئەم سەرکەوتنە. ترامپ بە نادروستانە گوتێتی ئەو نەک سەرۆک جۆ بایدن هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2020 بردەوە. لیز چێنی ئاماژەی کرد بەوەی کە ئەو بیر لە هەوڵی سەرۆکایەتی بۆ ساڵی 2024 دەکاتەوە نەک تەنها وەک دەڵێت بۆ ڕاگررتنی ترامپ بەڵکو بۆ بردنەوەش. هەر بڕیارێک کە دەیدەم سەبارەت بە ئەنجامدانی کارێک کە پڕبایە خوڕژت دەبێت ئەوش بە مەبەستی بردنەوە دەبێت چونکە پێم وایە من دەبمە باشترین کاندید. یەکێک لە هۆکارەکان لە کێبڕکەی وایۆمینگ ڕەنگە هۆکاری ئەم دوایی پشکنینی خانوبەرەی ترامپ بوو بێت بۆ دۆکمنتی نهێنی لە مارە-لاگۆ لەلایەن پیاوانی FBI-ەوە. هەندێک لە کۆماریەکان ڕەخنەیان لە پشکنینەکەی FBI گرتووە و بە بەلاوەنانی حکومەتی دادەنێن و کۆماریەکان بۆ داکۆچیکردن لە ترامپ گرت بوونەتەوە. من پێم وایە هەر بۆیە کاردانەوەی زۆر لەلایەن کۆماریەکانەوە بەدی دەکرێت جا گرنگ نییە ئەوان لە چ لایەنێکی مەسەلەکەدا لەگەڵ ترامپدا هاوڕان. هاوکات یەکگرتوویەکی زۆر لەسەر ئەم مەسەلەیە بەدی دەکرێت لەبەر ئەوەی پێدەچێت ناڕەوا بێت. ئەگەر خەت و لیز چێنی خۆی بۆ سەرۆکایەتی کاندید بکات ئەو ڕەتی کردەوە کە بڵێت ئەو وەک کۆماریەک یان سربەخۆیەک بیر لە خۆپاڵاوتن بۆ سەرۆکایەتی دەکاتەوە. بۆ میشێل کوین سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. ئیرۆ سێشەمی سەرۆکا تایوانی گوتە دەستەیەکە کاربدەستن بەرێن ئەمریکی و وڵاتیوە بەری 6 ساڵان بەرسینگێ لەشکری چینێ گرت دەما بۆمبارانە ڕەخئاوێن گرئاوی کرین و حتا ئیرۆژی ئەو بەڕەوانی ژە وڵاتی خوا دیکن. تسێنگ وێن گوت وی شەڕی پاراستنا وڵاتی نیشە جیهانێدا و چ گەفن چوو گەف ئیرادەیە گەلێ تایوانێژ بۆ بەڕەوانی ژەخوا ناهەژینن نەهەژاندنە نە نەها و نە لە پاشە ڕۆژێژی ناهەژینن. مەبەستا خانم سای ئێری شن چینێ بوون لەسەر دەفئاوێن کە من و ماتسو یەن لەژێر کۆنترۆلا تایوانێ
لە هەمبەر ڕەخئاوین چینێ لە تەباخا ساڵە 1950 کو پێتر ji mehekê wî şerî vekêşa ew nakokî bi lafhatinekê bi dawî hat. Piştî civîna seroka Taywanê digel karbidestên Amerîkî ew digel du endamên Perlemanê Japonê jî civiya. Li bera jimareka parlamentarên welatên diyên cîhanê ji wana Kanada û Brîtanya seredana Taywanê bikin tevî fişara Çînî û dijatiya wê ji bo seredana her şandeyek biyanî ji bo wê girava xweser. دکتۆر ئەنتۆنی فاوچی ڕاوێژکاری باڵای تەندروستی ئەمریکا ڕایگەیاند کە لە مانگی 12 پاش نزیکەی 50 ساڵ لە خزمەتکردنی دەست لە کار دەکێشێتەوە. فاوچی کە هەوڵەکانی بۆ بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا لەلایەن زۆرێک لە پسپۆرانی تەندروستی گشتی دەستخۆشی لێکراوە تەنانەت لە کاتێکیشدا کە لەلایەن ترامپ و زۆرێک لە ڕاستڕەوەکانەوە ڕخنەی لێدەگیرا. پۆستەکانی وەک سەرۆکی ڕاوێژکاری پزیشکی بایدن و وەک بەڕێوەبەری پەیمانگەی نیشتیمانی هەستیاری و نەخۆشیە درمێکان بەجێدەهێڵێت. فاوچی تەمەن 81 ساڵان لە ساڵی 1984ەوە سەرۆکی ئەو نێوەندەیە. ڕۆژی دووشەمە لە بڵاوکراوەیەکدا گوتی لە کاتێکدا دەستبەرداری پۆستەکانم دەبم بەڵام خانەنشین نابم. ئەمەش هەمان قسە بوو کە لە سەرەتای ئەم مانگە بە ئاژانسی ڕۆیتەرسی ڕاگەیاند. سەرۆک بایدنیش هەر لە ڕۆژی دووشەمە گوتی دەزانم گەلی ئەمریکا و تەواوی جیهان بەردەوام سوود لە شارەزایی و لێهاتووی دکتۆر فاوچی دەبینن لە هەر قۆناغێکی داهاتوویدا. گوتیشی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەهۆی ئەوەوە بەهێزتر و خۆڕاگرتر و تەندروستترە. وبەری لە دارخستنا کۆنفرانسێ برس خواردنا ساغڵەم و تەندروستی لە کۆش کاسپی سەرۆکە ئەنجومەنێ نوێنەرین کۆنگرسا ئەمریکی نانسی پەلۆسی و هەفسەرۆکێ کۆبەندیە ئەنجومەنە نەهشتنا برسێ لە ئەمریکا ئەندامی کۆماری جیمس مەکگۆڤرن بە ڕێبەرین جڤاکین باژارێ سان فرانسیسکۆڕا جڤیان لەبەرە کۆنفرانسێ کۆش کاسپی لە مەهانە ئێلوونی وەرە لە دارخستن بە مەبەستا گەهاندنا کەرتێن گشتی و یەن تایبەت ji بۆ pêşxistina stratîjiyekê bihîviya nehêlana birsê başkirina astê xwarina saxlem û çalakiyên tenduristî. Xanim Pelosî got eva erkê meyê pêşîna. Koş Kaspî dibêja birs û nexweşiyên girêdayî xwarinê karîgeriyeka xirab kirine ser civakên reşên Amerîka civakên bi esıl ji welatên Amerîka latîn û xelkê resenê Amerîka û her wesa malbatên xwedî dahatê kêm. کار bi destên koş Kaspî got jî COVID-19 ev pirsgirêk mezintir kiriye. Yekem konferansiyê bi vê mebestê li sala 1969 hatibû li darxistin. Her du partiyên Emerîkî daxwaza rêxistina konferansê ev sal kiriye. پۆلیس ڕۆژی دووشەمە ژنێکی لە ئەفرۆکەخانی نێودەوڵەتی ئەتلانتا دەستگیر کردو بە مەشکۆتایی بە گەڕانێکی چەند کاتژمێری هێنا دوای تاقەکردن لە ناوەندێکی شارەکە کە بۆ هۆی کوشتنی 2 کەس و برینداربوونی کەسێکی تر. بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئەتلانتا دەڵێت هەوڵ دەدات بزانێت قوربانیەکان کرابوونە ئامانجی یان تاقەکردنەکە دەستڕێژی هەڕەمەکی بووە. کاتژمێر 1:45 خولەکی پاشنیوەڕۆ پۆلیس گەیشتە شوێنی ڕووداوەکە لە ناوجەرگی شاری ئەتلانتا. یەکێک لە قوربانیەکان لەو کاتە گیانی لەدەستدا بوو و ئەوی تر برا بۆ نەخۆشخانە. ومەهاکێ پشتی دادگەها بلند بڕیارەکە کێشە لەسەر دای ji بۆ پوچکردنا قانونا سلامەتیە هەڵگرتنا چەکان لە نیویۆرکێ کو divêtin her kesê destûra hilgirtina çekî hey li cihên giştî bi veşartî helgira ew muştumir hêşta her berdewam e. Dengê Amerîka ev pêdaçû nekiriye. Niha ewlehiyê deyne ser. Xala sortê wateyê ku teqîlê bide. Ewlehî li ser e. ماچەک ئەولەیە؟ نا تو جاری باوەریە خۆ بە ئەولەهیا چەکان نینە. هەر تشتێ میکانیک دikare têk biçe. Latîfdikirsin rêveberî Akademiya Çekan ya New Jersey ev 27 salan e ku di karsaziya çekan de ye. Ev kesên ku plan dikin li New Jersey destûrnameyek çekan an jî çek bistînin perwerde dike. Perwerdeya me ya asla bingehîn, navîn û pêşketî heye ku em bi hemû cûreyên cuda yên çekan re kar dikin. Em hevrikiyê dikin, tîmeke me ya teqelêdanê heye.
ev çend saetan di polê de û du rêjî li qada gullebaranê ceribandinan dikin. Dikirsin dibêje ku vî dît ku bêtir kes ji bo perwerdehiyê qeyd dibin û mirovên ku dixwazin çekek an tifingek bikirin zêde bûye. Ev dibêje nûçeyên li ser gullebarana girseyî li welat mirovan dihêle ku bêtir li ser xweparastinê bifikirin. Divê her kes xwedanşiyana parastina xwe be û ji bo ewlehiya xwe pişta xwe bi kesên din vegirê nede. Gelek Amerîkî bawer dikin ku xwedan çek û zanîna karanîna vê derfetê dide mirovan ku xwe biparêzin dema ku polîs neamede be. Dikirsin piştgirî dide fikra kontrolkirina paşerojê ya kesan ku çekan digirin lê dibêje ku berpirsyariya kesaneya xwediyên çekan pir giring e û her wiha divê ev kes bizane ku meriv çawa bi evlehî çekan hildigire. Hûn naxwazin ku hûn di rewşeke xeternak dabin û hûn nizanin ka mirov çawan bi rêk û bêk çekan bikarbîne. û ev derse ji aliyê qanûnî ve gelek xalên balkêş dide mirovan. Ew tenê disiplînek bingehîne, rêzdarbûne, ne bin pêkirina qanûna ye. Ji xwe ez salan berê di nava leşkeriyê de bûm. Ji ber wê yekê ez rê û rêbazan dizanim. Di meha Hezîranê de dadgeha bilind ragihand ku qanûna kontrolkirina çekan ya New Yorkê ku hilgirtina çekên veşartî sinordar dike ne destûrî ye. Ji ber vê biryarê li New Yorkê xwepêşandan hat lidarxistin û karvidest sozdan ku rêyên nû ji bo kontrolkirina vê rewşê bibînin. Di saya biryara îro de ku ji hêla dadgeha bilind ya Amerîka ve hat dayîn em nikarin bêgav bisekinin û tenê temaşe bikin. Ku kolanên me bi çekan tijî bibe. Ji ber ku zêdetir kes destûra hilgirtina çekan ya yasayî di nav gel de digirin. Ji vê demêvir ve qanûndanerên New Yorkê deverên bajar wekî deverên bê çek destnîşankirin mîna avahiyên hikûmetê dibisan û avahiyên olê. Lê belê piştgiriyên mafên çekan dibêjin ku divê rewş bi rengek cuda were birêvekirin. Divê nobedarên ewlekariyê yên bi çek li dibistanan hebin ji ber ku em dizanin ku dibistan armanceke hêsan e. Ji ber vê yekê divê em wê biparêzin. Xembariya ewlekariyê ya kesekî din divê mafên min sînordar neke. Ez kesekî ku yasayê dişopînim. Li welatekî wekî Amerîka ku mafê hilgirtina çekan di destûra bingehîn de hatiye nivîsandin, niqaşa kontrolkirina çekan yek ji niqaşên herî mezin e. Ji bo Evgenij Maslov, Rûken Işık, Dengê Amerîka, Washington. Bernama Heftreng, bernama kunerî ya beşê Kurdî li Dengê Amerîkayê. Ez Luqman Ehmed, her du heftî carekê we dibim gerekê nav exçê çand û hunera rengîn. Bimere. ئێران ڕۆژی دووشەمە ئەمریکای بە دواخستنی هەوڵەکانی زیندووکردنەوەی ڕێککەوتن ناوکێکی ساڵی 2015 تۆمەتبار کرد. تۆمەتێک کە واشنگتن ڕەتی کردەوە کە ڕایگەیاندبوو ڕێککەوتنەکە نزیکترە لە 2 هەفتە لەمەوبەرەوە بەهۆی نەرمی ئێرانەوە. گوتەبێژی کۆشکی سپین نێت پرایس ڕایگەیاند و توێژەکان لەسەر ڕێککەوتنی ناوکی لاواز بوون و گوتیشی بەهۆی کردارەکان و زۆربەی جار بێهەڵوێستی ئێرانەوە بووە. پرایس گوتیشی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دڵخۆش بوو بەوەی کەوا بوو ئێران هەندێک لە داواکاریەکانی کەم بکاتەوە وەکو داواکاری لابردنی سوپای پاسدارانی ئێران لە لیستی ڕێکخراوە تیرۆریستە بیانیەکان لە ئەمریکا چەند جار داوای ئازادکردنی چەند کەسێکی ئەمریکایی بەڕەچەڵک ئێرانی کردووە کە بە تۆمەتی ئاسایشی لە ئێران دەست بەسەر کراون. ئێرانیش داوای کردووە چەند ئێرانیەکی کە بە تۆمەتی پەیوەست بە سزاکانی ئەمریکاوە دەستگیر کراون ئازاد بکرێن. و ئیرۆ سێشەمەی جۆسف بۆرل سەرۆکی ڕێبازە دەرڤایە کەتیا ئەوروپی گوت پرانیا وڵاتین بەشدار دانوستاندنی ناوۆکیین ئیرانێدا پێشنیازە کەتیا ئەوروپی پەسەندکردنەش بۆ ڤەژاندنا پەیمانە ناوۆکیە 2015 وی گوت ژی پرانیاوان وڵاتان هەفبیرن لێ هێشتا بەرسڤە ئەمریکا نەگەهایەوان لێ تێ چاوەڕێکردن vê heftiyê Washington باوەریاخوا لەسەر پێشنیازی دیار بکە. بۆرل گوت ژی ئیرانی هەنێک سەرڕاستکردن دێ پێشنیازە یەکەتیا ئەوروپی دەکردە. وی گوت ژی ئەو بەرسڤە تەهرانی بەرسڤەک بەرپرسیاریان نەبوو.
بۆ زانیاری نوێ سەبارەت بە هەوڵەکانی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ناوکی ئێران و زیلهێزانی جیهان دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح لە نێوەندی دەنگ و باسی دەنگی ئەمریکا. بەڵێن وەک بەڕێوەبەری سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا دەڵێت چاوەڕوانی وەڵامی ئەمریکان، بۆچی واشنگتن تا ئێستا هیچ وەڵامێکی نەبووە؟ ئەلبەتە دەکرێت دوو فاکتەر لێرەدا دەستنیشان بکەین بۆ دواکەوتنی وەڵامی ئەمریکا. یەکێکیان تاوتوێکردنی تەواوی بەرنووسەکەی و بەرسبەکەی ئێران و هەروەها هەڵوێستی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ڕاوێژکردن لەناو ئەمریکادا لەسەر ئەوەی کە ئەمریکا چۆن قایل بێ. پێدەچێت بەشێکی تری پەیوەندی هەبێ بەو سەردانی کە لەم هەفتەیەدا دەکرێت لیژنەیەکی باڵا یا با بڵێم شاندێکی باڵا لە ئیسرائیلەوە دەگەنە ئێرە بۆ واشنگتن و تەوەری سەرەکی سەردانەکەش لە دۆسەی ناوچی ئێراندا کۆ دەبێتەوە تاوتوێکردنی هەڵبەت وەک خۆ دەزانی هێرۆ هاوپەیمانەکانی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەتا ئێستاشی لەگەڵدا بێت دڵنیا نین لەوەی کە ئایا ئەم ڕێکەوتنە باری ئاسایشی هاوپەیمانەکانی ئەمریکا لەو ناوچەیەدا تۆکمە دەکا و ئیپارێزێ یاننا ئیسرائیل شانشینی عەرەبستانی سعودیە میلنشینە یەکگرتووەکانی عەرەب و وڵاتانی تری عەرەبی سونە لەو ناوچەی جیهاندا نیگەرانیەکی ئێژگار زۆریان هەیە. لەبەرەوە پێویستە واشنگتن هەم لەگەڵ هاوپەیمانەکانیدا بگاتە ئەنجامێک و دڵنیایم بکاتەوە لەوەی کە ئەم ڕێکەوتنە زیان لە ئاسایشی وڵاتانە نادا و بە هەمان شێوە لەناو ئەمریکاشدا پێویستی بەوەیە کە ڕاوێژ و تاوتوێیەکی گەورە بکە بۆ دوابڕیاری خۆی. بەڵێ لە زۆربەی لێدوانەکانیاندا کۆماریەکان لەگەڵ ئەم ڕێکەوتنەدا نین. ئایا ئەمە وەها دەکات کە بڵین ئەگەر لە 2024دا بەڕێوەبەرایەتی گۆڕا جارێکی تر ئەمریکا لێی بکشێتەوە؟ ئەمەیان هەتا ئێستا بە تەواوەتی نەزانراوە، بەڵام ئەوەی کە بۆکو بەڵگەنەویستێک سەر و سەودای لەگەڵدا دەکرێت ئەوەیە هیچ یەکێک لە کۆماریەکان هەتا ئێستا نەرمیەکی پیشان نەداوە لەسەر ئەگەر و نەگەری ئەو ڕێکەوتنە بەڵکو بە پێچەوانەوە هەر هەمویان جەخت دەکەنەوە لەوەی کە ئەگەر بێت و بەڕێبەرایەتیەکەی سەرۆک بایدن ئەم ڕێکەوتنە مۆر بکە ئەوە زیانێکی گەورە لە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەدا و دەرفەتێکیش دەدا بە کۆماری ئیسلامی ئێران بەوەی هەتا ئێستا چی کردووە لەمە دووە زیاتر برەوی پێ بدا. بۆ خۆ دەزانی کاتێکە لەسەر وەختی سەرۆک ئۆبامادا ئەم ڕێکەوتنە مۆر کرا، ڕێکەوتەکەی ساڵی 2015 بڕەپارەیەکی ئەجگار زۆر درایەوە بە ئێران لە بری ئەوەی کە ئەم پارەیە بۆ باشترکردنی بژێوی خەڵک لەناو ئێراندا بەکار بێنێ بە پێچەوانەوە هات کردیە پشتیوانیەکی دارایی بۆ میلیشیاکانی سەر بە ئێران لە ناوچەکەدا. بەڵێن جەخت دەکرێتەوە لەوەی ئێران لە بەردانواندنی کردووە تا بگاتە ڕێککەوتن، بەڵام ئایا بۆ ئەوروپایەکان و ئەمریکایەکانیش هێندە بەسە تا ئەو ڕێککەوتنە لەگەڵ ئێراندا ببوژێننەوە؟ ئەوروپاییەکان و ئەمریکا لە جیاوازیەکی زۆر گەورەدان. ئەوروپا لە ئێستادا کێشەی سوتەمەنی هەیە، لەبەرەوە هەر شتێک کە ئێران بیکات دەیانەوێت بە هەر شێوەیەک بێ نزیک بن لەو ڕێکەوتنە ناوچیە. لە بەردانەوان نەگەورەکەی ئێران ئەوەیە ئەو شتانی کە پێشتر بە هێڵی سوور ناودێری دەکرد لە ئێستادا لە بەردانەوانی لەسەر کردووە. بۆ نمونەیەکێک لەوانە باسی ئەوەی نەکردووە کە بڵێ پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لەو لیستەی ئەمریکا بۆ تێرۆریستانی بیانی بهێنرێتە دەرێ. ئەگەر بێت و لەگەڵ ئەمەدا هەندێک لە بەردانەوانی تریشی کردبێ لەوانەیە زیاتر هەوڵێکی ئێران بێ بۆ خۆڕزگارکردن لەو قەیرانەی کە هەیەی وە فشارێکی ئەوروپاییەکانیش بێ لەسەر ئێران، چونکە لە ئێستادا ئەوروپاییەکان ترس و نیگەرانیەکی زۆریان هەیە بە تایبەتی کە وەرزی زستان بەڕێوەیە لەوەی کەمی سوتەمەنی کاریگەری نەرێنی بکاتە سەر وڵاتەکانیان. بەڵام لە هەمان کاتیژە ئەگەر یارمەتیم بێ ئەوەش بڵێم لە ناو ئەمریکادا ئێستا ینی داوایەکی زۆر هەیە کە دەگوترێ هەر تەنها دۆسەی ناوچی نییە کە بوو بێ بە گرفت بۆ ئاسایشی جیهان، بەڵکو بەرنامە پیشەسازیە لەشکریەکانی ئێرانیش لەوانە موشەکی باڵستێکی فڕۆکە بێ فڕۆکەوانەکانی ئەمەش دەبێتە بەشێکی گەورە لە کێشەکان. هەر بۆیە دەبێت لە یەک ڕێکەوتندا هەمووی چارەسەر بکرێ. جا ئێران بەمە قایل دەبێ یان نابێ ئەمەیان دەمێنێتەوە بۆ کات. بەڵێن ساڵح سپاس. سپاس بۆ تۆ.
تورکیا دبیجا او دی بی مرج دانستاندنان به سوریا را بکا اری افچ پیش هاتن میشرو بکرن هبن بەڵێ ئەمەش بابەتێکی بەرنامەکەمانە کە پاش ئەم ناوبڕە پێشکەشتانی دەکەین. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. وزیر دەرڤەیە تورکیا مەڤلود چاوشئۆغلۆ دبیجا ئەنکەرێ چ مەرجین پێشوەخت نینن ji بۆ دانوستاندنان bi حکومەتا سووری را لێ divêtin ew danûstandin bi berhem û encam bin. Tirkiye piştgiriya komalên çekdarên dijî hikûmeta Beşar el-Esed kiriye û ji bo demê 11 salan peywendiyên diplomatîk bi Sûrê re yan bi Şamê re qut kirine. Wezîrê Dervê Tirkiye got jî divêt ew welat ji tîrorê were paqijkirin. Ev pêşhat wê çi guherînan bikin bi merra ji Enkerê Peyamberê Dengê Amerîka Eyûb Demîr û herwesa Peyamberê Dengê Amerîka li qamişlo zana û merzana ez ji cem we dest pê bikim û bizanim ka çi tiştê nû heye divê derbarê de yanî hikûmeta Sûrî çi dibêje xelkê wir çi dibêje çi tişt heye? بله دم باش جخواه اگر ام جه هلوستا حکومت سوریه دست پی بکن ایرو د کنگره کی چاپمنی ده د ناوبر وزیر درویه سوریه فیصل مقداد لگل وزیر درویه روسیه جارا یکم برسوا وان هولدانان آنگو درکتبون پشبینو پشتی چند داخویان جالی ترکیه مقداد کنگره چاپمنی ده گوت گو اری او اری دکن گو تکیلی چه به او نورمال کرنا تکیلیان نبراده لی وزیر درویه سوریه به مرجع گوری آنی زمان به مرجع داوی کرنا ترکیهش بو خاک سوریه لالی دل الهرم کردین سوریه سروکا مجلس سوریه دموکراتیک مسده الهام احمد گوت چل هف کرنا که نابرا ترکیه و سوریه ده و آلوزیا سوری کورتر بکه نخاسم گو اف لدروای هولین جواکا نافنتوایی و نتوین یک بوی یا لگور بریارا 2254 لالیدن ریوبریا خسریا باکور رجلات سوریه جی و 36 پارتیان دناو ده بداخویانی که هفبش گوتن آرمانجا لهفکرین چه هفکرینه که ناورا ترکیه و سوریه ده نه جبو بداوی آنینا شره تنه جبو دجاتیا کردان و هفکاری وان و دجاتیا شره لدجی حتی گو و ببا آستنگک مزن لپیش شره لدجی ريخستنا تروریستیا داعشی بله ایوب یعنی اف هلوستی ترکیه و اف داخوازه ترکیه جبو دانوستاندرین به مرج به سوریا را یعنی انجام وی جوینا اردوغان به سروک روسیا ولادیمیر پوتین و سروک ایران را بریدم اکیل تهرانی انا جخه داخویانی وقتا کو درکت پیش تصنیم وک آژانس کا نیو رسمی یا ایران بو دیارکر کو ازبکستان یعنی پایتخت ازبکستان و جوینک بشکرین لوتکیا و درida mesela Şangay دیارکر کو ترکیه yani Erdoğan و Esad و hevditmek için bakın rastı evci Ali وزیر این کارندر مولود چاوشئۆغلو با یکسر هاته رد کردن گوت کو tiştekî wisa ne ji xwe esasî nehatiye bankirin û ev hevdîtî jî wê nebe. Lê daliyê din dawata ku em temaşe dikin rastî li Tirkiyê em dikarin bêjin ku ana çapemeniya ku dibin desthilatiyê de ye bingehekê çê dike. Ev bingeh çi ye? Ev bingeh ew ye ku têkiliyên Sûriye û Tirkiye bi şiklekî nû derkeve pêş û hevdîtin derkevin holê serî vî zêdetir nûçe jî tên diyar kirin. Aliyê din de jî Erdoğan jî ji xwe nêrîneka xwe da got ku em armanc nakin ku Esad têk biçe. Ji bo wî jî ev daxuyana tevahî navbera Tirkiye û Sûriye de jî nêzîkbûniyekî jî derdixîne pêş. Dîsa çend roja berê wezîrên karîder Çavuşoğlu jî got ku me li gel Sûriye hevdîtinek jî çêkiriye.
بله هەلبەتە و پەیوەندی دیپلۆماتیک ئەنکەرێ و شامیژە في 11 ساڵا قوت بوون لەسەر مەسەلاک و تورکیە بتر پشتەوانیا هەندێک کۆمەڵێن کوڕەکابەرین حکوومەتە سووری کردنا زانە یعنی ئەگەر دانووساندنێک بڤێ ڕەنگی چێ ببە وێ پاشە ڕۆژە وان کۆمەڵێن و تورکیا پشتەوانی لوان کردوێت چ بە؟ جخوا دما دەستپێکردنا دەرکەتنا vê nûçeyê û hin daxuyanîn ji aliyê rayedarên Tirkiyeyê de li milê opozîsyona Sûriyayê a got piştîvaniya xwe ji aliyê Tirkiye werdigire li wê derê xwepêşandanên nerazîbûnê derketin heta alên Tirkiyeyê hatin şewtandin baş re piştî wê hinekî bêdengî çêbû lê li ser asta geleriyê li kolanê li wê deverê nerazîbûneke pir tund heye li alîkî din nûnerên wanê siyasî wekî Tîlafa Sûriyê ya opozîsyona Sûriyayê got li Tirkiye dimîne ew heta niha zêde bêdengê û rewşek wê li gorî şorovekar dibêjin ya siyasî ne baş heye li deverên din yanî li deverên ji dervayê wê opozîsyonê wek deverên herêmên rêveberiya Xweser nerînek din heye dibêjin ew nêzîkbûn ji tenê ji bo li dijî Kurda be lê hin agahî me nikarîbû bi destxistin an tekez bikin balkêş bû jê dereke ji Hêzên Sûriya Demokratîk eveya ji bo me anî ziman got hin grûpên yên çekdar yên dijêr sîwana opozîsyonê de niha dixwazin hin têkiliyan bi Hêzên Sûriya Demokratîk re çê bikin. لێ تو دبێژی ئەف پەیام نەهاتێ پشتڕاستکردن ئەیوب ئەس وەرم جەمتە یعنی لە گۆڕا پەیامێک و هاتی ئیرۆ دەرکەتی وەزیرە دەرەوەی تورکیا دەبێژە ئەوەی وان پەیوەندیا بکەیان وان دانوستاندنا بکەومە بەس ژێ ئەوە کوڤی وڵاتی سووریا ژێ تیرۆریستان پاقش بکە گەلو دەوێ ڕاگەهاندن و ئەو نیشانی دیار دەبن لە تورکیە مە بەس دانوستاندنێک وەساوی چ بە؟ دخل لبی داری هن تشتینگو سرته قصه کردن جوانه یکیان دبیجین کو گرانیا روسیای ایدی لسر ترکیه خو دیار دکه روسیا چه دبیجه روسیا دخوازه کو انقره لگل شامه هفدتنه خو خورد که هن تشتاندا چاره سری که درخنه پیش لدوی واری دادی سا ام تماشه دکن مثلا هن شیروین دن جهنه دبیجین کو ترکیه دخوازه کو لگل شامه هفدتنه چه بکه روشا کردان انجی ام بیجن روجا و انجی باکور سوریه دا روشا کو درکتیه بفتسینه یعنی شام و انقره وی علیزه دبه کو دست بدن هف سر کردان دا ورن دا علیه دن دا جیدی سهم دبینن کو راستی ترکیه و سیاست تواهی و سیاست کا نافخواهی جی اپوزیسیون دیار که دبیجه کو حیانها مچن جارا گوت کو لگل شامه تکلیون خو خورد بکن مثلا کو انا دناف ترکیه دا هری زده جی یا پنابرانه چاره سر بکن انا ایروچی بکو و انا هفدتنا هم دخواز زده درخینم پیش یعنی به هلوجاتنا ترکیه واگره ددن جبوی جی و سیاست کا نافخواهی جی تی دیار کرن بده ئەیوب دەمیر پامری دەنگی ئەمریکا لە ئەنکەرە و زانا عمەر پامری دەنگی ئەمریکا لە قامشلۆ سپاس جووە هەردووان ڕا مەولود چاوشغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕۆژی سێشەمە ڕێگەیان دەسەڵاتدارانی فەڵەستین لە ناویاندا کوت لە سیاسیە جیاوازەکانیش پێشوازی لە ئاسایی بوونەوەی پەیوەندەکانی نێوان تورکیا و ئیسرائیل دەکەن و ئەوان دەیانەوێت دیالۆگەکە بەردەوام بێت لە میانەی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ کەناڵی هەبەر گلۆبڵ چاوشغڵۆ گوتی لە چەند ڕۆژی داهاتوودا کاندیدێکی باڵیۆزی ئیسرائیل دەخرێتە بەردەم سەرۆک ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەفتەی ڕابردوو هەردوو وڵات ڕایانگەیان کە دووبارە باڵیۆز دەستنیشان دەکەنەوە ئەمەش دوای 4 ساڵ لە دەرکردنیان بەهۆی کوژرانی 6 فەلەستینی لەلایەن هێزەکانی ئیسرائیلەوە لە کاتی خۆپیشاندانەکاندا. وەزارەتە دادیە عێراقی ئیرۆ سێشەمی چالاکین خۆ ڕاگرتن پشتی کو پشتەوانین مەڵای شیعە مقتەدا ئەسەدر لەسەر زیدەکردن فشار لەسەر وانە زیدەکردن ji بۆ کو پەرلەمانی هەلوەشینن هەفدەمێ خراپترین کریزا سیاسیە وڵاتی ji demê dagirkirina Iraqê ji aliyê Amerîka ve rêberê populist piştevanên xwehandan ji bo drustkirina nerehetiyên dawî li Iraqê bi hezaran ji piştevanên wî
داوی کەتن پەرلەمان و ڕێ لە پێش دامەزراندنا حکومەتان و گرتن پشتی 10 مەهێن هەڵبژارتنان سەرۆکوەزیرê Iraqê سەردana xwe ya Misrê Kurd kir heta ku seredariyê bi vê krîzê rabike wî daxwaza aramiyê kir û destpêkirina diyaloga niştîmanî piştevanên Sedr li dervey avahiyên civata bilinda dadweran û dadgeha federalî jî civiyan wan bi peyamên telefonê gefe li dadweran kirine. گرژی و ئاڵۆزیەکان لە عێراق بەردەوامە و سەرۆکوەزیرانی وڵاتەکە بەر لە وادی دیاریکراوی کۆتایی بە گەشتەکەی لە مسر هێنا و گەڕایەوە عێراق و داوای دان بە خۆداگرتن لە هاوڵاتیان دەکات بۆ نوێترین زانیاری لەسەر ڕەوشی عێراق دەچینە لای پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی سنوور ماندوو نەبیت وەک ئاماژەم پێکرد مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق گەشتەکەی میسری کورد کردەوە و گەڕایەوە بەغدا ئایا گەڕانەوەی بۆ بەغدا بۆچی وا بەپەلە گەڕاوەتەوە ئایا دەتوانێت ئەو ئاڵۆزەی کە هەیە هێوەری بکاتەوە؟ بەڵێم کاتتان بە شێرۆ دوای ئەوەی کە بەرەبەیانی ئەمڕۆ لایەنگرانی سەدر و ڕوتەکەی سەدر هەڵیان کوتایە سەر محکەمەی ئیتیحادی و بۆ یەکەم جارە باڵی چەکداری لە ئەنگرانی سەدر واتە هێزی سەربازی لە سەر بە ڕوتەکەی سەدریش لە هەمان کاتدا بەژار بوون لە خۆپیشاندانە و چوونە سەر محکەمەی ئیتیحادی دواتر محکەمەی ئیتیحادی لە ڕاگەیەنراوێکدا ڕایگەیان کە هەموو کارە یاسایی دەستوورەکانی خۆی لە چوارچێوەی عێراقدا ڕادەگرێت دیارە ئەمە هەستکردنە بە مەترسێکی گەورە و دوایەوەی کە چاودێران ئاماژە بۆ دەکەن لە عێراقدا لە ئێستادا پەرلەمان کارەکانی فەکی کەوتووە هەڵپەسێراوە لە هەمان کاتدا هەڵپەساردنی ئیشەکانی محکەمەی ئیتیحادی فەراغێکی گەورەی یاسایی و دەستوری و سیاسی لە عێراقا دروستەکە بۆیە لە چوارچێوەی هەستکردن بە بەرپرسیارەتی وەکو سەرۆکوەزیران مستەفا کازمی وەک جەنابەت ئاماژەت پێکرد بەرەبەیانی ئەمڕۆ گەشتەکەی هەڵوەشاندەوە و ڕووی کردەوە بەغداد و گەڕایەوە بۆ عێراق دیارە هەر دوابەدوای گەڕانەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیران بەیاننامەیەکی بڵاو کردەوە تێدا داوا لەلایەنەکان دەکات کە دۆخەکە زۆر هەستیارە تێدا ئارام بگرن هەموو لایەنەکان و داوای دیالۆگی نیشتیمانیەکە بۆی کە بتوانن پرسەکانی عێراق بە ئاشتیانە چارەسەر بکەن و ڕێگر بن لە دروستبوونی شەڕی تایفی و مەسەبی لە عێراقدا. بەڵێ سنوور هاوکاتی ئەم هاڵۆزیە ئەمڕۆ دادگای باڵای فیدراڵی عێراق کارەکانی خۆی بە فەرمی هەڵپەسارد هۆکاری ئەمە چی بوو؟ بڵێ طبعا وەک دەزانین وەک سەرەتا ئاماژەم پێکردووە ئەوەی کە سەدر و لایەنگرەکانی هەڵیان کردەوە سەر محکەمەی ئیتیحادی پێی وایە ئەمە دەست درێژیکردنە بۆ سەر دەستور و قانونی عێراق و پێشێلکردنی سەروەری عێراق بۆیە کارەکانی خۆی ڕاگرت لە هەمان کاتدا طبعا بە بڕوای سەدریەکان ئەمە سوکە هەموو بڕیارانەی کە لە ماوەی ئەم دەمانگەی کە هەڵبژاردن ئەنجام دراوە لەژێر هەژمون و تەئسیراتی چوارچێوەی لایەنەکانی ناو چوارچێوەی هەماهەنگیدا بۆیە زۆرترین بڕیارەکان لە دژی سەدر و ڕەوتەکەی سەدر دراون بۆیە لەو چوارچێوەی سەدریەکان هەڵیان کە سەر محکەمەی ئیتیحادی و دیارە فشارەکانی سەدر تا ئاسێکی زۆری چاودێران ئاماژە بۆ دەکەن کە سەری کرد لە یەکەم هەنگاودا توانی پەرلەمانی عێراق پەک بخات دانیشتەکان پەک بخات لە هەنگاوی دووەمیشدا وەکو ئاماژەم پێکرد کە دادگای محکەمەی ئیتیحادی لە عێراقدا کارەکانی خۆی ڕاگرت. بەڵێ باشە سنوور ئاماژە بە هەندێک نزیکبوونەوەی لایەنە سیاسەکان دەکرا بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو ئایا پاش ئەم بڕیارەی دادگا ئەو نزیکبوونەوەی هەردەمێنێت؟ بەڵێ دوای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا دەزانین کە مقتەدا سەدر ئاماژەی بەوە کردبوو کە و داوای دیداری کراوەی کردبوو لە نێوان لایەنە سیاسیەکان داواتە بە جۆرێک لە جۆرەکان واتە داوای لە هەمویان کرد کە بێن لە دیدارێکی کراوەدا ڕوبەڕووی یەکتر ببنەوە بۆی کە بە حسابی خۆی بۆی کە گەندەڵکاران ڕوبەڕووی یەکتر ببنەوە کە بەناو بە گەندەڵکاران لایەنە سیاسیەکانی تر و بەرامبەرەکانی بە گەندەڵکاران ناو دەبا ئاماژەی بۆ کرد کە بێن لە دیدارێکی کراوەدا ڕوبەڕووی یەک ببنەوە لایەنە سیاسیەکان و بەشێک لە سەرکردەکانی ناو لایەنە سیاسیەکانی ڕەوتی سەدر ئامادەییان دەربڕی کە لە دیدارەکەدا ئامادەی خۆیان دەربڕی لەگەڵ سەدردا دابنیشن واتە بەگشتی چاودێران ئاماژەیان بەوە دەکرد کە دۆخی سیاسی عێراق لە چەقبەستویەکی ناکۆکی و چەقبەستویەکی زۆرەوە بەرەو خاوبوونەوە دەڕۆژ بەرەو چارەسەربوونی کێشەکان دەڕۆژ بەڵام دوای ئەم بڕیارەی محکەمەی ئیتیحادی و هەڵکتانە سەر لایەنگرانی مقتەدا سەدر
چوارچێوەی هەماهەنگی بەڕەسمی بەیاننامەیان بڵاو کردەوە لە بەیاننامەکەدا ئاماژە بۆ دەکەن کە هەموو گفتوگۆ و دانیشتنێک لەگەڵ سەدری و سەدرەکاندا بە هەموو شێوەیەک ڕەت دەکەنەوە و دۆخی ئەمنی و ژیانی هاوڵاتیانی عێراق بەگشتی هەمووی خرايە ئەستۆی مختەدا سەدر لە ئەگەری دروستبوونی هەر گرژی و ئاڵۆزی و تێکدادانێکدا یارە مەترسیەکە خرايە سەر سەدر. بەڵێ سنوور زۆر بە کورتی ئەگەر پێمان بڵێ لە ئەگەری ڕێگنەکەوتنی لایەنەکان ئایا هەڵبژاردننی داهاتوو با بڵێن شارەزانی سیاسی لە عێراق پێیان وایە نوێکردنەوەی هەڵبژاردن جارێکتر هەڵبژاردن بکرێتەوە چارەسەری کێشەکانی عێراق دەکات؟ دیارە من بەشێک لە چاودێرانم لە ڕابردوودا دواندووە لە تازەترین لێدوانی چاودێرانی ئاماژە بەوە دەکەن کە دووبارەکردنەوەی هەڵبژاردنێکی هاوشێوەی هەڵبژاردننی دەمانگی ڕابردوو هیچ چارەسەرێک بۆ پرساواسراوەکانی عێراق بەدوای خۆتان ناهێنێت لەبەرەوەی ئەو کێشەی لە ئێستادا لە عێراقدا هەیە کێشەکە لەسەر خودی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردن نییە. کێشە سەرەکیەکە لەسەر ڕێنەکەوتنی نێوان لایەنە سیاسیەکانە بەگشتی لە عێراقدا و لە دیاریکراویش کێشە و ئاڵۆزیەکانی ناو چوارچێوەی هەمانگی و سەدیەکانەواتە ناو هێزە شیعەکانە بۆیە چاودێران ئاماژە بۆ دەکەن لە ئەگەری دووبارەکردنەوەی هەر هەڵبژاردنێکی تردا پێناچێت دۆخی عێراق بەرەو ئاڵۆزی بەرەو ئارامی و سەقامگیری هەنگاو بنێت دەبێت لایەنە سیاسیەکانی عێراق بەبێ پرسیارەتیەوە مامەڵە لەگەڵم دۆخە هەستیاری ئێستا لە عێراقدا هەیە بکەن وەکوەی کە ئێستاش لە چەند سەعاتی ڕابردوودا ئەمە بینیمان چی سەرۆکۆماری عێراق وەکو دکتۆر وەرهەم کە بۆ یەکەمین جارە لە سۆنگەی هەستکردن بۆ مەترسی لە عێراقدا هەیە بەیاننامەی بڵاو کردەوە چی سەرۆکوەزیران یاخود سەرۆکی پەرلەمان لە هەموو بەیاننامەکاندا یەک خاڵ ئاماژەی پێکرا و زەق کراوەتەوە ئەویش مەترسی قۆناغەکە و ئاڵۆزی دۆخی عێراق و مەترسی هەڵگیرستانی شەڕی تایفی و مەزهەبیە لە ناو عێراقدا. بەڵێ سنوور کەریم پامنێری دەنگی ئەمریکا لە سلێمانی سپاس بۆ کاتەکەت. و بەری دەرکەتنە سنوورکەریم ڕاستەوخات بەرنامێ داوێ راپۆرتێک ئامادە کردبوو لەسەر ئەگەری دووبارەبوونە هەڵبژارتنان دی عێراقێدا وێ باوەریا شارەزا و خەلکی جادی وەرگرتیە لەسەر باشی و خراپیە هەڵبژارتنین پێشوەخت ئەگەر وەرن ئەنجامدان. دوای زیاتر لە دەمانگ لە گرژی و ململانەی سەختی نێوان لایەنە سیاسیەکان لە عێراقدا دوجار هەستکردن بە مەترسی گەورە لەسەر ئایندەی عێراق لایەنەکانی گەیاندا ئەو باوەڕێی هەوڵی ئاساییکردنەوەی دۆخەکە بدەن بۆ ئەمەش پێشنیار و دەستپێشخەری جیاواز هاتنە ئاراوە هەرچی سەدرە لە دوای کشانەوەی لە پەرلەمان پێداگرە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن و لایەنەکانی تر هەر لە سەرەتاوە ڕەتیان کردەوە بەڵام لە ئێستادا دۆخەکە بە جۆرێکی ترە و هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن دووبارەکردنەوەی هەڵبژاردن دوابژاردەی لایەنەکانی عێراق بێت بۆ دەربازبوون لە چەقبەستووی سیاسی. من پێم وایە هەڵبژاردن لە عێراقا هیچ لە کارەساتەکە ناگۆڕێ ئەوەی کە ئەمێنێتەوە بەس نەهامەتیەکانە بۆ گەلی عێراق کارکتەرە سیاسیەکان پەیوەندن بە دووەلی ئەقلیمی وەمانەوە هەریەکە و لەلایەکەوە یعنی عێراق خاوەن بڕیاری خۆی نییە. ڕۆژنامەنووسێکیش پێی وایە لەگەڵەوەی ململانەکان لە پێناو بەرژەوەندی گەلانی عێراق دانین و ئەگەر هەڵبژاردنیش دووبارە بکرێتەوە لایەنەکان یەکتر قبول نەکەن دۆخەکە بە نەگۆڕی دەمێنێتەوە. پێم وایە ئەم دۆخی کەیسە لە عێراقێ ئەم شەڕی کە لە نێوان لایەنە سیاسەکان هەیە شەڕی جەمسەرگیری و ئەقلیمیە تا ئێستا سەرکردەیەکی عێراقیش نییە لەو ئاسی بە پرسیارەتیا بێ کە ئەم شەڕەلانی کەم بگوازێتەوە بۆ دەرەوەی عێراق و ئێستاش دوای ئەوەی کە هەڵبژاردن کرا خۆی هەڵبژاردننی پێشوەخت کراوە ینی جاری کە داوای هەڵبژاردنێکی دیکە دەکرێتەوە من قەناعەتم وایە 100 هەڵبژاردن بکرێ ئەگەر لایەنە سیاسیەکان نەتیجەکەی قبول نەکەن هەر هەمان چارەنووس ڕوبەڕووی عێراق بێتەوە. بە بڕوای لوقمان حەسەن چاودێری سیاسی لەگەڵەوەی حکوومەتە شەرعیەتی بڕیاردانی نییە لەسەر دووبارەکردنەوەی هەڵبژاردن بەڵام لەوە گرنگتر قبولکردنی ئەنجامەکان و یەکتر قبولکردنی نێوان لایەنەکانە ئەگەر بەم نەفەسەی ئێستا هەڵبژاردن دووبارە بکرێتەوە عێراق پێدەنێتە قۆناغی مەترسیدار. ئەم بڕیارێکی حزبیە لە دەرەوەی دەستوری عێراقی ئەوە ئاماژەی پێدراوە و چەندین کەسی پسپۆر لەو بوارەدا لە بواری یاسایی و لە بواری شارەزای دەستوریە ئەمە ئاماژەیان پێداوە ئەمە بڕیارێکی نادەستوریە بەڕاستی ئەبێ حکوومەت پێک بهێنرێەوە لە دوای ئەوەی کە حکوومەت پێکەێنرێ بێ ئەو حکوومەتە ئەو بڕیارە بدات کە هەڵبژاردننی پێشوەختە بکرێتەوە ئەگەری هەیە هێز و لایەنی سیاسی تەزویری زۆر گەورە بکەن هێز و لایەنی سیاسی ڕکاب
کابرەکانیان ڕازی نەبن بە ئەنجامی هەڵبژاردن عێراق بخاتە سەر دووڕیانێک کە شەڕی ئەهلیتە ڕوو بدات. لە ئێستادا چاوی عێراقیەکان لەسەر لایەنە سیاسیەکانی عێراقا بۆ ڕێکەوتنی هاوبەشی سیاسی و کۆتایی هێنان بە شەڕی تایفی و مەسهەبی و پێکهێنانی حکوومەتێکی هاوبەش کە عێراقیەکان لە ساییدا بگەنە کەناری ئارامی و سەقامگیری. بەڵام بەم ئاراستە سیاسی ئێستا هەیە ئەوان بێهیوان لە گۆڕانکاری. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. چین جهێ خوا دی عێراقیدا قەیم دەکا و هەبوونا ڕۆژئاوا هەتا ڕادەیەکی سز دکە بگرە دکارتین نافتەی هەتاکردین ئاوادانکردنێدا تەوی هوشداریە کو پرۆژەین ئاوادانکردنێ لە بەغدایە دبن قەرزان دەمانە. دوو کەمپانیین چینی هاتن هەڵبژاتن ji بۆ جێبجێکردنا 8,000 پرۆژەیان. چین لە عێراقی دەوڵەمەند بەنەوددا کەوتۆتە خۆ. پێگەی ڕۆژ ئاوای لە بوارەکانی وزە و بیناسازیدا هەژاردووە. لە کاتێکدا هەندێک هۆشداری دەدەن کە پرۆژەکانی ژێرخانی ئابووری لەگەڵ چیندا ئەگەری هەیە عێراق بخاتە ژێر قەرزێکی زۆرەوە. چین لە عێراق دەستی پێکردووە بە جێبەجێکردنی پرۆژەکانی ئاوەدانکردنەوە. ئیدی لە وڵاتێکدا کە پێویستی بە بوژانە و ئاوەدانکردنەوەیە ململانی وڵاتە زلهێزەکانیش ئەگەرە. الآن مشروعين ئێستا لە عێراقدا کار لەسەر دوو پرۆژە دەکرێن بە پێ ئەو ڕێکەوتنامەی نیوان چین و عێراق دروستکردنی قوتابخانەی نمونەیی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی ناسریە. عێراق لە ساڵی 2019دا گرێبەستی لەگەڵ چیندا کردووە. گرێبەستی نەوت بۆ بیناسازی ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت بە چین دەفرۆشتێت لە بەرامبەر خەرجی پرۆژەکانیدا. کاربەدەستانی عێراقی هێما بۆ ئەوە ئەکەن کە کۆمپانیا چینەکان لەگەڵ بەڵێندەری عێراقی کارەکەن تاوەکو هەری کار بۆ عێراقیەکانیش دەستەبەر بێت. هەرچەندە شیکەرەوەیەک لە خۆرهەڵاتی ناوەڕاست یا سارمالیکی بە ئاژانسی فەڕەنسی ڕاگەاندووە بەڵێندەری عێراقیەکان لە ڕێگەی حیزبەکانەوە دانراون کە ئەوەش مەترسی خۆی هەیە. بەرپرسە عێراقیەکە باز لە پرۆژەکانی داهاتوش دەکات لەگەڵ چیندا. الفكرة الآن هو إدراج بیرۆکە و پرۆژەکانی داهاتوو دروستکردنی بەرزەپرد و ڕێگەوبان و هێڵی شەمەندەفەر و بواری تەندروستی و وزەیە لە هەردوو کارتی نەوت و کارە باشدا. زۆربەی پرۆژەکان لە دەراسەتدان و دیاریکردنی شوێن بۆیان. بەپێی وتارێکی کریستۆف نێدۆپیل لە سەنتەری دارایی سەوز و گەشەپێتان لە زانکۆی فودان لە شەنگەهای ڕایگەاندووە لە نێوان ساڵانی 2016 و ئەم ساڵدا عێراق سێهەمین گرنگترین هاوبەشی دەستپێشخەری ڕێگای ئاوریشمی چین بووە لە وزەدا. لەسەر ئاستی نێوخۆی عێراقیش بازرگانەکان پێیان وایە چین سەرچاوەیەکی گرنگی بازرگانیە بۆ عێراق وا پێویستیشی کردووە هەوڵ بدەن زمانی چینی فێر ببن. لما رجعت للعراق من الصين کە لە چین گەڕامەوە بۆ عێراق بینیم خەڵکێکی زۆر پێویستیان بە فێربوونی زبانی چینی هەیە بە تایبەتی بازرگان و ئەو خوێندکارانش کە لە چین دەخوێنن ساڵێک پێویستیان بە خۆ ئامادەکردن هەیە. گرفت دروست دەبن کە مامەڵە لەگەڵ چینەکاندا دەکەیت زۆربیان ئینگلیزی نازانن مەگەر لە کارخانە گەورەکان خەڵک ببینەوە کە بە ئینگلیزی بدوێن. ناچارم هەوڵ بدەم چینی فێربم تاوەکو باشتر بتوانم مامەڵەیان لەگەڵدا بکەم. ئەمریکا و وڵاتانی دیش لەمەڕ کەرتی وزە و ئاوەدانی عێراق لە مێژە لە عێراقن. ئیدی هەنگاوەکانی ڕێگای ئاوریشمی چین دەتوانێت شوێن بەوانی تر لێش بکات. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. واشنگتن بەرنمەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ڤڵۆدیمیر زێلێنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی دووشەمە سوپاسی ئەو سیاسەتمەدارانی ئەوروپای کرد کە لەگەڵ سەپاندنی خولی هەشتەمی سزاکاندان بەسەر رووسیا بەهۆی لەشکردکێشەکەی بۆ سەر ئۆکرانیا. لەو وتارە ڕۆژانەکەیدا زێلێنسکی گوتی سوپاسگوزاری هەموو دۆستەکانمان دەکەم هەموو ئەو هاوڕێیانی ئازادی لە وڵاتە جیاوازەکانی جیهانەوە کە پشتیوانی لە پێداویستی دانپیانان بە ڕاستیەکان دەکەن و رووسیا بە وڵاتێکی تیرۆریست دەزانن. ئەم لێدوانانە لە کاتێکدایە کە سەرۆک جۆ بایدن و
ڕابەرانی بەریتانیا، فەڕەنسا و ئەڵمانیا داوایان لە رووسیا کردووە کە کۆتایی بە ئۆپەراسیۆنە لەشکریەکەی لە نزیک بنکەی ناوکی زاپۆریژیا بهێنن کە گەورەترین بنکەیە لە ئەوروپا. ژمارەکە ویلایەتن ڕۆژئاوای ئەمریکا بەر بلەهیان کەتنە ژوانایی و تاکو و لەهیان لە زیۆن ناشنال پارک ژنێک بخۆڕا بریا و لا شێوێ وندایە لەهی بوون سەدەمێ ڤالاکردنا سەیرانگەها کارلسباد کاڤرنس یا ناودار لە نیو مەکسیکۆ لە ڕۆژە شەمبێ تەلەڤیزیۆنان دیار کرد و نێزیکی 200 کەسێن لە سەیرانگەیە دەگەڵ کارمەندین سەیرانگەهێژی بۆ دەمێ نەهدا مژمێران ئاسێ ماوەبوون بەریک و وەرن ڕزگارکردن دووشەمێژی جارێکا دی بارانên bûş bûn sedemê lehiyên rûbarê gîla û ava lehiyan geheşt bajarokê Duncan ê wîlayeta Arizona. بەڵێ ئازیزان لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان بۆ زانیاری زیاتر لەسەر بەرنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا سەردانی ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بکەن. هەتا سبەیک و بەرنامە سباحی و بەرنامەکان و هەر شاد و بەختەوەر بن و بەدوعا. کاتێکی خۆش.